کاتێک هەموو دەرگاکاندا دەخرێن ئەم دەرگایە هەمیشە کراوەیە. سڵاوتان لێبێت، من ئەمڕۆ لێرەم تا بەشێکی زۆر گرنگی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیتان پێ بناسێنم کە ئەویش چاودێری چڕە. چاودێری چڕی نەخۆشخانەکەمان بە 11 تەختی ئامادەکرا و پێشکەوت و 24 کاتژمێر لە خزمەت ئێوەدایە. ئەم بەشە لەلایەن تیمێکی پسپۆڕی ڕاهێنراو لە پزیشک و کارمەندی تایبەت بە چاودێری چڕ بە وردی سەرپەرشتی دەکرێت. ڕۆژانە پێشوازی لە چارەخوازانێک دەکەین کە ڕوبەڕووی حاڵەتە کتوپڕ و لە ناکاوەکانی وەک جەڵدەی دڵ و مێشک، سستبوونی لە ناکاویستیەکان، ژەهراوی بوونی خوێن و هەر حاڵەتێکی تری پزیشکی نەشتەرگەری کە پێویستی بە چارەسەری وردی پزیشکی هەیە. ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی باوەڕمان وایە کە ژیانی چارەخواز و سەلامەتی لە پێش هەموو شتێکەوەیە، هەر بۆیە هەموو خزمەتگوزاریەکانمان بە گونجاوترین نرخ پێشکەش دەکەین. تیمی چاودێری چڕی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بە هەموو پسپۆڕیە جیاوازەکان و ئامێرە پێشکەوتوەکان 24 کاتژمێر ئامادەن بۆ پێشوازیکردن لە هەموو حاڵەتە کتوپڕ و لە ناکاوەکان بە هیوای سەلامەتی و تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.